لە تەوری دوماندا باس لەم کتێبە دەکەین کە خوێندکارێکی بەشی دەرمانسازی هەساوە باوەڕگێڕانی و باس لە زانستی دەرمان دەکات بۆی زیاتر ئاشنابین بەم کتێبەوە بە دەرمان بەگشتی میواداری بەڕێز کاکەژان قادرمان کردوە وەرگێڕی زانستی پزیشکی و قوتابی بەشی دەرمانسازی بەخێربەی سپاس بۆ ئامادەبوونت کاکەژان. کاکەژان ئەو مازین کاتێک دەستەکەی بە وەرگێڕانی یان نووسینی کتێبێک پاڵنەرێک هەیە پاڵنەر و ئامانجێوەکی بوو نووسینی ئەم کتێبە یان وەرگێڕانی؟ بەڵێ ڕاستی کاتێک من وەکو تاکێکی بەرپرسیارۆک و قوتابێکی بەشی دەرمانسازی کە کاتێک تەماشای کتێبخانەی کوردیەکەیت هەستەکەی جۆرێک لە کەلێنێکەیە لە بوارە پزیشکیەکانە لە بواری دەرمانزانیە و بە دیاریکراوی لە سەراپای زانستەکانە هەستەکەی بە جۆرێک لە جۆرەکان کەلێنێکەیە بەوەی کە ئاوڕی لێ نەدراوەت و کاری لەسەر نەکراوە بۆیە من لە سۆنگی هەستکردن بە بەرپرسیارەتی و لەوەش کرد لە لایەنێکی تریشەوە کە وەکو لایەنێکی ڕوحی کە من وەرگێڕان حەزێکی منە لاتە لە سەرەتاکانی تەمەنەوە کە دەستم کردەوە بە خوێندن و پاشانی وەرگێڕان وەکو خولەیەک لەم نادروست بووە بەدیکردنەوەی کە کۆمەڵە گرفتەیە لە بواری زانستە پەتیە جۆرە و جۆرەکان و بە دیاریکراوی لە زانستی پزیشکی و دەرمانزانیەوەی لە من کرد کە هانم بدەن بۆ وەرگێڕانی کۆمەڵە کتێب و لە نێویشیاندا کتێبی دەرمان و خۆراک کە کتێبی خۆراک پێشتر کاری لەسەر کراوە وەگەر باس لەو بکەم ئەم کتێبانە کتێبی دەرمان و پاشانی کتێبی خۆراک زنجیرەیە کتێبی زانکۆی ئۆکسفۆردی باریتانیان بێگومان زانکۆی ئۆکسفۆرد لە ساڵی 1995 زاینیەوە دەستی کردووە بە وەرگێڕانی زنجیرە کتێبێکی تەواو زانستی لەبارە جۆرە جۆرەکانەواتە بە هەڵبژاردننی کەسی پسپۆر لەبارە جیاوازەکانە بڕیاریدا و کۆمەڵە کتێبی جۆر بە جۆر وەربگێڕێت کە گرنگیەکی زۆر زۆری هەیە بۆ خوێنەر و بە دیاریکراوی هەوڵەدات فۆکس بخاتە سەر پرسە جیاوازەکان لە پرسی تیرۆر و کەشوهەوا و فەلسەفە و مۆدێرنیزمەوە بگرێت تا دەگاتە پرسی ڕەخنەی ئەدەبی و پرسی ماتماتیک و ئەندازیاری تا دەگاتە بوارەکەی من کە بواری دەرمانزانی و پزیشکیە. بێگومان خودی ئەم کتێبانە گرنگیەکان لەوەیە کە بە جۆرێک لە جۆرەکان باسی بابەتەکان بە شێوەیەکی پوخت و چڕەکەن واتە هەوڵەدات بە کەمترین وشە زۆرترین مەبەست بدات بەدەستە و سیفەتێکی تریش کە لەم کتێبانەیە بەدیەکرێت بریتە لەوەی کە تەنها هۆنینەوەی چیرۆکەکانی ڕابردوونین تەنها باسکردنی مەسەلەکانی ڕابردوونین بەڵکو و ئاوڕەداتەوە لەو مەسەلانی کە ڕەنگە لە ئێستا و لە داهاتوە بکەونە بەرچاو ئێمەی خوێنەر و ئێمەی ئادەمیزاد و دەستگای جەمال ئەشپانی وەکو ناوەندێکی بەرپرسیار و وەکو کایەکی دیاریکرای ئەم کۆمەڵگەیە هەستاوە بە لە ئەستۆگرتنی ئەم ئەرکە قورسە و وەرگێڕانی ئەم زنجیرە کتێبانە بۆ زمانی کوردی کە پێم وایە بێتە هۆکارێک بۆ دروستبوونی کرانەوەیەک لە نێو کۆمەڵگەی کوردیە بۆ بەڕووی زانستە دیاریکراوەکان و بە دیاریکراوی بۆ بوارەکەی من زانستی پزیشکی کە پێشتر بە جۆرێک لە جۆرەکان کارکردنیان لەسەر نەبووە وەگەرم باز لەم کتێبە بکەم کە چۆن وەرم گێڕاوە بە چ ڕێگایەک هەوڵی وەرگێڕانمداوە بێگومان هەموو وڵاتێک بەردەوام لە هەوڵی پێشخستنی کایە جیاوازەکانی ئێمەش گرنگە لە بواری خۆماندا لە بواری دەوڵەمەندکردنی کللتوری خۆمان بە دەقە جۆر بە جۆرەکان و لە نێویشیاندا بابەتی دەرمانزانی کللتوری خۆمان زیاتر دەوڵەمەند بکەین کە ڕەنگە لە ئێستاە بەشێک لە کۆمەڵگەی کوردی و توێژێکی دیاریکراوی کۆمەڵگەی کوردی پیانوا بێ کە وەرگێڕانی بابەتە پزیشکیەکان بۆ سەر زمانی کوردی کارێکی هەڵە و نابەجێ و نامۆیە بۆیە ئێمە بۆ بەرپەرشدانەوەی ئەو بیرکردنەوە هەڵەیە هەساوین بە وەرگێڕانی ئەم کتێبانە و من کاتێک کە دەستم کرد بە وەرگێڕانی ئەم کتێبە بێگومان کتێبی دەرمان لەلایەن نووسەری بەڕیتانی و دەرمانسازی بەڕیتانی لێس ئیڤەرسنەوە نووسراوە کە باز لە ڕەهەندە جیاوازەکانی دەرمانەکە ڕەهەندە ئەرێنی و نەرێنیەکانی واتە بە جۆرێک لە جۆرەکان لە خاڵی سفرەوە دەست پێکات تاوەکو دێتە سەردەمی ئێستا و دروستبوونی گۆڕانکاری لە تێڕوانینەکانی ئێمە سەبارەت بە مەسەلەی دەرمان و مەسەلەی مادە هۆشبەرەکان من کاتێک دەستم کرد بە وەرگێڕانی ئەم کتێبە لە ساڵی ئەم کتێبە بێگومان لە چاپە ئینگلیزیەکەی دووجار بڵاو کراوەتەوە لە ساڵی 2001 و لە ساڵی 2016 کاتێک کە دەستمان کرد بە وەرگێڕانی تەنها توانیمان چاپی یەکەمی کتێبەکە بەدەست بخەین کە لە ساڵی 2001 بڵاو کراوەتەوە بەڵام بە جۆرێک لە جۆرەکان دوو دڵەیەک لە لای من دروست بوو کە پێم وابوو زانستی پزیشکی و دەرمانزانی بەردەوام لە نێوبوونەوەیە بۆیە تاوەکو بتوانین ئەم کتێبە بە شێوەیەکی ورد و دروست و گونجا و بەسوود بخەینە بەر دەست خوێنەری کوردی زمان هەوڵماندا چاپی دووەمی کتێبە کرد بۆ دەست بخەین کە لە ساڵی 2016 بڵاو کراوەتەوە بێگومان ئەمە ئەرکی منی دوو ئەوەندە سەختتر کرد چونکە کۆمەڵێک لە بەشەکانی سەرەتای کتێبەکەم وەرگێڕاوە پێویستی کرد کە دووبارە بە کتێبەکە بچمە و سەرجەم ئەو گۆڕانکاریانە چاک بکەمەوە کە نووسەر لە کتێبەکە ئەنجامی داوە
زۆر باشە دەوترێت ینی کێشە لە وەرگێڕانەکە نییە زۆر جار دەستەواژە زانستیەکان قورسە بە کوردی هەندێک دەستەواژە بکەیتەوە بە کوردی قەت و گرفتانە بۆ دروست نەبووە لە بابەتی وەرگێڕانی بەتایبەتی دەرمانە بەڵێ ڕاستی ئەو لە دوو لایەنەوەتوانین لە دوو ڕەهەندەوە سێی ئەم بابەتە بکەین لایەنێکیانەوەی کە ڕەنگە گرفتێکە بێ گرفتێک لە نەبوونی فەرهەنگێکی زانستی واتە بۆ نمونە لایەنی بەرپرسیار لە وەزارەتی ڕۆشنبیری و لە وەزارەتی خوێندنی باڵاوە فەرهەنگێکی زانستیانە بێت بە دیاریکاری لە بواری زانستی پزیشکی تاوەکو من وەک وەرگێڕە کە دێم بابەتێک وەرەگێڕم هەمان ئەو زاراوانە بەکاربێنم کە وەرگێڕێکی دیکە بەکارێنەوەتە هەوڵی تاکە کەسی و هەوڵی بە کۆمەڵ لە ناوچە جیاجەکان هەیە بەڵام ئەمە ناگات بەوەی کە هەوڵێکی گشتگیر هەبێ سەرجەم وەرگێڕەکان بکرێتەوە واتە هەوڵە تاکە کەسیەکان دەرەنجامێکی ئەو تویان نابێت بەڵام گەر لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە فەرهەنگێک هەبێت کە ئێمە پشتی پێ ببەستین ئەو گرفتە دروست نابێت بەڵام دوجار ئەگەر هەڵەیەکی شەبێ من بە شێوەیەک وەریبگەڕمیان وەرگێڕێک بە جۆرێکی تر دوجار مانەکان ئەچێتەوە سەرێک و لە کاتی دروستبوونی فەرهەنگێکی یەگرتووە ئێمە توانین ئەمانە ڕێک بخینەوە بێگومان گەر ئەم هەوڵانە نەشکرێت ئێمە دووبارە ئەگەر 100 ساڵی کرد دەست پێ بکەین ئەگەر 200 ساڵی کرد دەست پێ بکەین دووبارە بێدەم خاڵەوە دەست پێ بکەین بەم گرفتانە تێبپەڕین زۆر باشە کاک هەژان ئەم کتێبەی تۆ کە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی تەنها ئەو کەسانی کە لە بەشە پزیشکەکانە دەخوێنن دەتوانن سوودی لێ ببین یان کەسێکی ئاسایش ئەتوانێت سوودی لێ وەربگرێت بەڵێ ئەم کتێبە وەکو پێشتر باسمان کرد کتێبێکی نووسراوی زانکۆی ئۆکسفۆردەکە لەلایەن کەسی پسپۆرەوە نووسراوە بۆیە ئامانجی سەرەکی ئەم کتێبە ئەو کەسێک کە بە ئامانجگیراوە لێرەیە ئەتوانم بڵم قوتابی بەشە پزیشکەکانن بەگشتی چونکە تێگەشتن لەم کتێبە بەبێبوونی پاشخانێکی معریفی زانستی ڕەنگە تا ڕادەیە قورس بێ بەڵام خوێنەرێکی عەوام و ئاسایش ڕەنگە بتوانێت تا ڕادەیە دەتوانێت کۆمەڵێک مەسەلە لێی تێبگە و بابەتە فرەجۆرەکانی دەرمان ئاشنا ببێت بم بابەتانە بەڵام لێرەیە لە کتێبی دەرمانە واتە بە جۆرێک لە جۆرەکان کار نەکراوە لەسەروی کە بە نمونە باز لە مەسەلە ئاسایەکانی ژیانی ئێمە بکات کە چۆن من دەرمانێک وەربگرم لە ژیانی ڕۆژانەیە بەڵکو دێت تیشکە خاتە سەر چۆنەتی پەرەپێدانی دەرمانەکان لە ناوەندە تاقیگەیەکانەوەتە چۆن دەرمانێک لە ناوەندێکی تاقیگەیە لەسەر مێزی تاقیگەکان و پەریپی ئەدێ و مادێکی کیمیایی و دروستەکەی و ئەکرێت بە دەرمان و تاوکەوەی کە ئەکرێتە بازاڕ و سنووربەندی هەیە لەسەر بەکارهێنانی وەرگرتنی لەلایەن کەسی بەکارهێنەرەوە بە نمونە کاتێک ئێمە دەرمانێکە خۆین چۆن لەناو کۆ ئەندامی هەرسا ئەمەژرێت و شیەکرێتەوە پاشان چۆن لەلایەن جگەر و گوچیلەوە شیەکرێتەوە بۆ بەرهەمێکی دومی ئۆکرێتە دەرەوە پاشان کاریگەری لاوەکیەکانی چینوات ئەو زیاتر کارەکان لەسەر ئەم مەسەلانە و خودی سەرهەڵدانی مێژووی دەرمانزانی کە لەکوێوە سەرچاوی هەڵداوە لەکوێوە سەرچاوی گرتووە لێوەنانەکان و لە بەنمونە باسکردنەوەی کە تووتن و کوهول ئەوانە چۆن سەریان هەڵداوە کە چۆن سەرەتا بەکارهێنانی پزیشکیانە بۆ کۆمەڵێک مەسەلەی زۆر سەرنجڕاکێش باسەکات کە پێم وایە بۆ خوێنەرێکی گشتی ڕەنگە چێژبەخت و سەرنجڕاکێش بە نمونە کاتێک لە سەرەتایە تووتن بڵاو بێتەوە بێگومان بڵاوبوونەوەی تووتن نیشتیمانی ڕەسەنی تووتن ئەگەڕێتەوە بۆ باکووری ئەمریکا کە کاتێک لە سەرەتایە بەکار هاتووە کەسانی ئەو وڵاتە کەسانی ئەو ناوچانە هیندیە سوورەکان چێژیان لە کێشانی تووتن بینەوە بەڵام پاش ماوەیەک لە بەکارهێنانی تووتن فۆرمێکی خراپبەرەوە ڕاستە بڵم تووتن لە سەرەتادا هەر فۆرمێکی خراپەوە بەڵام کاتێک لە سەدەی بیستەمی زاینیە تووتن لە شێوەی جگەرەیە بڵاو بێتەوە کۆمپانیا زەبەلاحەکانی بۆ ئەوانی کە بە بازارکردنی تووتنیان کردوەکو گاڵتە جاڕیەک باس لە سوودە ئەرێنیەکانی کێشانی تووتنەکەن کە ئەمە لە ساڵانی 1950کانە لەلایەن دوو زانایی زانکۆی ئۆکسفۆردەوە بە تەواوەتی ڕەتەکرێتەوە و بە کۆمەڵێک بەڵگەی زانستی ئەخرێتە ڕوو زۆر باشە هەموو بوارێکی زانستی مێژوویەکی هەیە مێژووی سەرهەڵدانی دەرمان خۆمانزانیانی لە پزیشکی کلاسیکیە هەمیشە گیا و هەندێک شت بەکارهێنا بۆ دەرمان بەڵام ئەمە بە شێوازێک تەسەووری کردیان پێشکەوت کە من ئێستا حەبێک زۆر بە ئاسانی توانم لە سەیدەلێک بیکڕم و بیخۆم و گرفتێکی وان بۆ دروست نەکا باس لەو مێژووی بکەیان کورتێک پوختەیەک لەو مێژووە بەڵێ لە بەش یەکەمدا و لە سەرەتادا نووسەر تیشکە خاتە سەر باسکردنی مێژووی سەرهەڵدانی دەرمانزانیەوەی کە تۆ پێڵی گیا دەرمانەکان یەکەمین کەسەکان کە شارەزایان لە پرسی دەرماندا پەیدا کردوە ڕاوچیە کۆچەریەکان بن چونکە پێویست بۆ فێر ببن کە چ ڕۆکێک لەو هەزاران ڕۆکی ژینگەی دەوروبەریان گونجاو و سەلامەتە بۆ خواردن کامیان ژاراوێ
پاش تاقیکردنەوەیان و تێپەڕبوون بە ژمارەیەک هەڵەی جیاجایە دوجارم کەسانە گەشتنەوەی کە کام ڕۆک و کام مادەی سروشتی لەبارن بۆ کەمکردنەوەی ئازار و ڕەوانەوەی ئەو حاڵەتانی کە بەرەوکێگرتن ئەم پەرسەندنی زانیاری گیادەرمان لەم سەردەمانەیە بێگومانەمە سەردەمی پێش سەرهەڵدانی زمانی نووسی نەگرێتەوە بەردەوام بووە واتە زانیاریەکان دەماودەم لە نەوەیەک بۆ نەوەیەکی دیکە گوازراوەتەوە تاوەکو ئەم زانیاریانە ئەبێت بە پیشە بۆ کۆمەڵێک کەس لە کۆمەلگایە کە بە پزیشکی جادوگەر ناوزەند کراون واتە ئەم کەسانە بە جۆرێک لە جۆرەکان بابەتی پراکتیزەکردنی جادو و نەریتە ئاینیەکانیان لەگەڵ بەکارهێنانی گیادەرمانە گرێداوە ئەو بەکارهێنانەوە بۆ چارەسەرکردنی حاڵەتەکان وەرە ڕابردوودا لە پێشزای ساڵانی پێشزاین ئێمەی مرۆڤ ئێمەی ئادەمیزاد باوەڕمانەوە بۆ کە خودی سەرەڵدان و پەرەسەندنی نەخۆشی پەیوەست نییە بە حاڵەتێکی یاساییەوە بۆ نمونە حاڵەتە تەندروستیە باوەکانی وەکو هەڵامەت و قەبزی وەکو بەشێک لە بوونی مرۆڤ لێکدراونەوە واتە ئەوان پێیان وا بۆ کە کاتێک مرۆڤ لەدایکە بێت لەگەڵ لەدایکبوونیە هەڵامەت و ئەم حاڵەتانە بەشێکن لە بوونی ئەو بەردەوام دووچارێ بێ و حاڵەتە تااقەت پڕوکێن و مەترسیدارەکانی وەکو جەڵدە وەکو کۆمەڵک حاڵەتی دیکە لە کەتەگۆریەک لە قاڵبێکی جیاوازە پۆلێن کراون پیان وا بۆ ئەمانە دەرەنجامی جادو لێکردنی کەسی قوربانیە لەلایەن نەیارێک و لەلایەن کەسێکی خراپەکارەوە و پاشان ئەم زانیاریانە بەردەوام بێت لە بڵاوبوونەوە تاوەکو گاتەوەی کە زمانی نووسین دێتە کایەوە و ئەم زانیاریانە لە شێوەی دەق و نووسراوی تۆمارکراوە تۆمار ئەکرێن و ئەهێڵەرێنەوە سەرەتایترین نووسراوە تۆمارکراوەکانی مەسەلەی گیادەرمان ئەوانن کە لە چینیەکانەوە بەجێماون و پاشان هیندیەکان و پاشان لێۆنانەکانەوە کە هیپۆکرات و کۆمەڵێک لە زانایانی تر مەسەلەی پەرەپێدانی گیادەرمانیان خستوەتە بەرچاو و کۆمەڵی قوتابخانەی سەرەتاییاندان بەزاندەوە بەڵام لێرەوە تاوەکو سەدەی 16 زاینی کە ئەتوانین بڵێن بە جۆرێک لە جۆرەکان مەسەلەی بەکارهێنانی گیادەرمان بە شێوازێکی کللتوری و گشتگیر و هەڕەمەکی بۆ واتە تا ڕادەیەک ئەو بەڵگە زانستیانی ئەو توێژینەوە زانستیانی کە لەم بوارەیە ئەنجام دراون کەم بووە بەڵام کە تەماشاکەن لە میرۆ لە پاش سەرهەڵدانی چاخی ڕێنیسانسەوە بە جۆرێک لە جۆرەکان پێشکەوتنیەکی گەورە لە بواری دەرمانزانی و واتە لە بواری گۆڕینی ڕەوتی دەرمان ڕەوتی گیادەرمان لە ئاراستەیەکی هەڕەمێکەوە بۆ ئاراستەیەکی ڕێکخرا و پزیشکی و ئەوەی کە پێوتێ بە پشتبەستن بە بەڵگەکان و بە توێژینەوەکان بە جۆرێک لە جۆرەکان گۆڕانکاریی گەوری بەسەرادێکە ئەمەش سەرچاوەکەی ئەگەڕێتەوە بۆ وڵاتە ئەوروپیەکان و بە نمونە کاتێک لە سەدەی 19 زاینی لویس پاستۆرەوە دۆزێتەوە کە هێ بناغی سەرەڵدانی نەخۆشیە گوازراوەکان وردبینە زیندەوەرەکانەوەتە پێشتر تاوەکو پێش سەدەی 19 زاینی ئەوە نەزانرا بوو کە وردبینە زیندەوەرەکانە بنە هۆی دروستبوونی هۆکارەکانی نەخۆشی و پاشانی باسکردنەوەی کە بۆ نمونە لە سەرەتادا لە ڕابردوودا یەکێک لە گرفتە سەرەکیەکانی ئەنجامدانی نەشتەرگەری و مناڵبوون بریتە بووە لە ڕوودانی هەوکردن واتە بە جۆرێک لە جۆرەکان کاتێک نەشتەرگەری ئەنجام درراوە بەکتریا و ڤایرۆس لە ناوچی ئەنجامدانی نەشتەرگەریەکە کۆبوونەتەوە و ئەمە ژوای کردووە کە کەسی ئەو کەسی کە نەشتەرگەری بۆ ئەنجام دراوە بە زۆربەی جارەکان بە تووشی مەرگ بوو گیانی لەدەستداوە بەڵام ئەنجام بەرەمهێنانی دەرمانەکانی دژاهوکردن و ئەنجامدانی توێژینەوە لەم بارەیەوە وای کرد کە ئێمەی مرۆڤایەتی بە جۆرێک لە جۆرەکان پێشکەوتنێکی زۆر زۆر گەورە بە خۆمانەوە ببینین لە بواری دەرمانزانی و بڵاوکردنی ئەم زانستە بە سەراپای جیهان. باشە کاک هەژان لەم کتێبەدا زیاتر گرنگی بە چ لایەنێکی دەرماندراوە ئابە مێژوەکە یاخود جۆرەکانی دەرماندراوە یاخود چ بابەتێکی ناو کتێبەکە زیاتر زەق کراوەتەوە و بە گرنگی بایەخ پێدراوە؟ بەڵێ ئەوەی کە ئێستا باسم کرد دەربارەی مێژووی پزیشکی و دەرمانزانی ئەمە سەرەتایەکە کە نووسەر باسیێکەواتە گرنگی ئەم کتێبە بۆ من لەوەیە کە ئەم کتێبە زیاتر کاری زیاتر فۆکسی خستۆتە سەر باسکردنی خودی مەسەلەی دەرمانزانی و زانستەکە نەگەوی کە مێژۆکەی چۆن سەریهەڵدا ئەمە کورتەیەکە لە باسکردنی مێژۆکەی ئەو لە بەشی دووەم و لە بەشەکانی ترا لە بەشی سێمە باس لەوە کات بە نمونە کە بۆ نمونە بۆچی ڕەوتە جیاوازەکانی پێدانی دەرمان بۆ نەخۆش پەیڕەوەکرێت ئێمە بۆچی دەرحەبمان هەیە کەپسولمان هەیە گیراوەمان هەیەوەی کە پێوتێ شروب لە بازاڕە دەرمانمان هەیە کە لە ڕێگەی دەرزی و لە ڕێگەی زیادکردنی مادەکە بۆ خوێنهێنەرەکان بەکاردێت بۆچی ئەم ڕەوتانە پەیڕەوەکرێن بە نمونە بەکارهێنانی شروب بۆ ئەوەیە کە کەسی بەکارهێنان ڕەنگە گرفت تێبێت لە قودانی ئەم دەرمانەیە بەکارهێنانی دەرزی تایبەتمەند بۆ زیادکردنی مادەکان بۆ ناو سوڕی خوێن بۆ ئەوەیە کە ئەم مادەیە زۆر زۆر بە خێرایی بگاتە ناو سوڕی خوێن چونکە بێگومان کۆمەڵێک کردەی کیمیایی و زیندەیمان هەیە لە لەشاکەوە ئەکەن کاتێک دەرمان لە ڕێی دەمە وەرەگیرێت ناچالاک بکرێن چ لە ناو گەدەیە چونکە گەدە بربەستێکی یەکەمی پارێزەرەکە
ئەو سیستەمە ترشێتی کە لە ناو گەدەیە هەیەواکات سەراپای مادەکان تێک بشکێن و گرفتیان بۆ دروست بێ و پاشان جگەر و ئەندامە جیاوازەکانی لەش ڕابن بە تێکشکانی مادەکان چکە دوجار ئێمە هەر مادەیەک وەربگرین هەر دەرمانێک وەربگرین بۆ لەش مادەیەکی کیمیایی بێگانە و نەناسراوە کە کۆمەڵێک سیستەمی زیندەی ئاڵۆزیان بۆ چالاکەکاتاوەکو تێک بشکێنرێن و لە لەشی مرۆڤ بکرێنە دەرەوە پاشان کۆمەڵێک مەسەلەی تر باس دەکرێت لە بەشی سێمی کتێبەکەیەواتە باس لە میکانیزمی کارکردنی دەرمانە پزیشکیەکانەکان لە دەرمانەکانی چارەسەرکردنی شێرپەنجە و پەستانی بەرزی خوێنەوە بگرێت تا دەگاتە نەخۆشی ئاڵۆزەکانی وەکو شیزۆفرینە و خەمۆکی و دڵە ڕاوکیە کە ئەمانە سەرجەمیان بە شێوەیەکی ڕێکخرا و یەک لە دوایەکشی کراونەتەوە بە نمونە کاتێک دەرمانی شێرپەنجە وەرەگیرێت چارەسەری کیمیایی باز لەواکە کە ئەم چارەسەری کیمیایی بۆچی بێتە هۆی سەرهەڵدانی لە دەزانی مووەکانی خش مووەکانی سەر ببورن یان ئەوەی کە بە جۆرێک لە جۆرەکانە بێت هۆکاری لاوازبوونی ئێسکەکان و پوکانەوەی مۆخی ئێسکە و باز لەواکات کە ئەم زانیاریانە بێگومان کۆمەڵێک زانیارین کە کەسی ئاسایی دەتوانێت لیان تێ بکە باز لەواکات کە لە کاتی بەکارهێنانی چارەسەری کیمیاییە بێگومان چارەسەری کیمیایی دیان دەرمانی کیمیایی کە بەکاردێت بۆ توشبوانی شێرپەنجە ئەو خانانە بە ئامانجەگەل لە لەشی ئادەمیزادە لە لەشی ئینسانە کە گەشە سندێکی نەئاساییان هەیە بە بەراورد بە خانە ئاساییەکانی ئینسان بەڵام ئێمە لە بارودۆخی ئاساییشە کۆمەڵی خانەمان هەیە وەکو خانەکانی ڕێگەخانەکانی مووەکانمان وەکو خانەکانی مۆخی ئێسک ئەمانە بە بەردەوامی لە گەشە سندێکی خێرایان بۆیە جۆرێک لە هەڵە ڕوەدات کاتێکم دەرمان ئەدرێت بە ئینسان خانە شێرپەنجەکان بە ئامانجەگری هاوتەریب لەگەڵ بە ئامانگرتنی ئەو خانە ئاسایانی کە لە بارودۆخی ئاساییە بە خێرایی زۆرە بن و گەشاکەن ئەمە ژواکە کە ئێمە مووەکانمان لەدەست بدەین و تا ڕادەیەک ئێسکە خانەکانمان لاواز ببین. هیوادارم فرێ ئەو پرسیارانە بکەین کە هەمانە یەکێک لەو بابەتانەی هەیە بابەتی مادەی هۆشبەر کوحۆل کۆکاین و ئەوانە هیرۆین ڕەنگە لە بابەتی دەرمانە جیاواز بێ بەکارهێنانەکەی شێوازی خۆی هەبێ ئەمە چۆن باسکراوە لەم کتێبەیە چونکە ئەوەندەی من سێرم کرد لە چەند شوێنێکە باز لەمە کراوە. بەڵێ لە بەشی یەکەمە سەرەتا نووسەر باسێک لە مادە هۆشبەرەکانەکات بێگومان مادە هۆشبەرەکان سەرپای مادە هۆشبەرەکان سەرەتا بەکارهێنانی پزیشکیانە بۆ بە نمونە مادەیەکی و مۆرفین کە لە درەختێکەوە بە ناوی پۆپی وەرەگیرێت ئەم مادەیە لە سەرەتایە بەکارهێنانێکی بەربڵاوی هەبوو بۆ وەکو سەرچاوێک بۆ وەکو ئازارشکێنێک بەکارهاتووە بەڵام ڕوتی بەکارهێنانەکەی فۆرمی بەکارهێنانەکانی پاشان پاش چەند ساڵێک لە بەکارهێنانی گۆڕاوە بۆ ئاراستێکی خراپ و نابەجێ کە نووسەر باسێکە یان بە نمونە کوهول لە ئێستا ڕەنگە بەکارهێنانێکی خراپی هەبێت لە سەرەتایە وەکو مادەیەکی سڕکەر بەکارهاتووە کاتێک پێش سەرهەڵدانی مادەی گازی نایترۆس و کلۆرۆفۆرم و ئیسەر کە وەکو مادەیەکی سڕکەر بەکارهاتون و کەڵکیان لێوەرگیرەوە تاکە بژاردە پێشەوان کهول بۆ کە بەکارهێنراون پاشان لە بەشی چوارەمان نووسەر دووبارە چێتەوە سەر ڕێچکە زانستیەکەی خۆی کە بازەوەکە مادە هۆشبەرەکان چۆن لە کۆئەندام سیستەمی چۆن لە کۆئەندامی دەمارە کارەکەن چۆن با بڵێن وەڵامدانەوەی لەش ئەو گۆڕن بۆ جیهانی دەوروبەر چۆن واکەن کە ئەو ئەسڵەن ئەوە گرانە چین کە لە لەشی ئەمەیە مادە هۆشبەرەکان ئەناسنەوە واکەن کە جۆرێک لە کاریگەری لە دروستبوونی تەرکیز و لە زیادبوونی ئارەزوی ئینسان دروست ببێت. زۆر باشەکەواتە کتێبەکە هەم باسی دەرمانی یاسایی هەم باسی دەرمانی نایاسایی شەکات. بەڵێ هەردوو بابەتەکە خراوەتە ڕووە یەکێک لە لایەنە گرنگەکانی ئەم کتێبەکە واتەوەک پێشتر باسمان کرد سەرجەم زنجیرە کتێبەکانی زانکۆی ئۆکسفۆرد تەنها لە خاڵێکان نەماونەوە کە باز لە ڕابردوو بکەن بەڵکو بەردەوام باس لە گرفتە هەنووکەیەکانەکەن و باس لە تێڕوانین یەماکەن بۆ داهاتوو وەک چۆن لە بەشی کۆتایی ئەم کتێبەیە باز لەوا کات کە کۆمەڵێک میتۆدی خوازراو هەیە کە لە ئێستا ڕەنگە تا ڕادەیەک نادیار بن لە کۆمەڵگەیە لە بواری پزیشکیا بەڵام ڕەنگە لە داهاتوە بەکارهێنانێکی زۆر گشتگیر و بەربڵاویان هەبێت وایان لێبێت کە ببنە یەکێک لە خوازراوترین میتۆدەکانی چارەسەرکردن بە نمونە ئێمە ڕێگایەکمانەیە کە پێوترێت بەکارهێنانی دەرمانە تاکە کەسیەکان واتە ئەم دەرمانانە بۆ نمونە چارەسەر شێرپەنجەکان ئەتوانێت ڕێگایەکی تازە بگیرێتە بەر بە پەیڕەوکردنی ڕێگایەکی نوێ بۆ پەرەپێدانی دەرمانە تاکە کەسیەکان لە مەسلەی دەرمانە تاکە کەسیەکان لێرە ئێمە مەبەستمان لەوەیە کە چۆن دەرمانێک بە پشتبەستن بە بۆ ماوە مادەی کەسێک و بە و زانیاریانەی کە لە لەشی کەسێکە هەیە لە ڕووی بۆ هێڵی و لە ڕووی جێنەتیکیەوە ئەم دەرمانانە پەریان پێدێت تاوەکو بە ڕێگەیەکی زۆر کاریگەرانە و بێ ئەوەی کە بەبێ ئەوەی کە سەراپای لەشی کەسەکە تووشی گرفت ببێ ئەم دەرمانانە کار بکەن کە ئەمە پێم وایە لە داهاتوە شوێنگرەوەیکی گەورە ئەبێت و ئەبێتە هۆکارێک بۆ دروستبوونی گۆڕانکاری لە ڕوتی پزیشکیا و یاخود باسکردنەوەی کە
چوچۆنێتی پیشەسازی دەرمان لە نێو کۆمپانیا زەبەلاحەکانە بۆ نە کۆمپانیەکان چۆن پیشەسازی دەرمان بڕێەوە بن ئاشکرایە کاتێک کە دەرمانێک ئەخرێتە بازارەوە سەرەتا دوو لایانی هەیە سەرەتا دەرمانەکە ئەخرێتە بازارەوە بە لایانی ڕەچەتەی واتە کاتێک دەرمانی ئەخرێتە بازارەوە ناتوانێت بە شێوەیەکی گشتگیر و لە چوارچێوەیەکی گشتیا بۆ کەسانی بەکارهێنەر لە دەرمانخانەکانە بەردەزن بەڵکو تەنها لە ڕێی ڕەچەتەی پزیشکیەوە بەردەزەبن چونکە ئێمە زانیاری تەوامان لە بەردەستانیە کە ئایا ئەم دەرمانانە سەلامەتن لە ڕووی پزیشکیەوە بۆ بەکارهێنانی تەواوەتی واتە ناتوانین بە مطلقی و بەڕەهایی بڕیار بدەین کە ئەم دەرمانانە سەلامەتن بەڵام پاش تێپەڕبوونی 10 ساڵێک 20 ساڵێک بەسەر بەکارهێنانیانە سەراپەی کاریگەریە لاوەکیەکانیان ڕوونە بێتەوە و لەم خاڵەیە ڕەنگە لە چوارچێوێکی گشتگیرە ئەگەر دەرمانەکە سەلامەت بێت بکرێنە بازارەوە بۆ کەسانی بەکارهێنەر بتوان سوودیان لێوە بگرن یاخود باسکردنەوەی کە لە پیشەسازی دەرمانە ئێمە بێگومان کاتێک کۆمپانیای دەرمانێک خاتە بازارەوە کۆمپانیاکە ڕەنگە تووشی گرفت بێت لەوەی کە کۆمپانیا کێبڕکێکارەکانی تر ئەم دەرمانە کۆپی بکەنەوە و بەرهەمێکی بازرگانی بخانە بازارەوە کە کۆپیکراوی بەرهەمە ڕەسەنەکەیە پێگومان لە ڕووی یاسایەوە بۆ ڕێگریکردن لەم مەسەلەیە سنووربەندیمان هەیە لەسەر دەرمانەکان واتە کاتێک کۆمپانیایەکی جێبەجێکار و داهێنەر دەرمانێکی نوێ دەرمانێک خاتە بازارەوە بە جۆرێک لە جۆرەکان سنووربەندیەکەیە لەسەر دەرمانەکە بۆ ماوەی 20 ساڵ کە هیچ کۆمپانیایەکی دیکە بۆی نییە ئەم دەرمانە کۆپی بکاتەوە تاوەکوی کە ئەم 20 ساڵ تاوا بێ و پاشان کۆمپانیەکانی تر ڕێگە پێدراوە بن بۆ خستنە ڕووی دەرمانەکە بە شێوەی جیاجە طبعا ئەمە دووشتە سلمێنێکێکیان هەر بنمونە بۆیە باست لەوە کردوە دەرمان وەکو چارەسەر بەشێکت بۆ دیاری کردووە کە ینی ئەکرێ دەرمان وەکو چارەسەر بەکارنێت یان جیازی چییە؟ گەر لە مەبەستەکەت باش تێگەشتم مەبەست ئەو بەشێک کە باس لە دەرمانە کات وەکو چارەسەرێک بەڵێ بێگومان دەرمان وەک خۆت باست کرد دوو لایانی هەیە لایانی ینی لە سەرەتایی مێژووە لە سەرەتای دروستبوونی گیا دەرمانەوە بەکارهێنانە پزیشکی و ناپزیشکیەکانی دەرمان وابەستی یەک بوونواتە سەردەمانێک دەرمانەکان بۆ چارەسەری پزیشکی بەکارهاتوون سەردەمانێکیش بۆ بەکارهێنانی ناپزیشکی ئەوی کە پێوترێت بۆ مەبەستی خرۆشان بەڵام ئەو لێرە هەردوو ڕەهەندەکە باسەکات چ ڕەهەندی چارەسەرکردنی پزیشکی بێت بۆ نمونەوەکو باسمان کرد دەرمانە دژە ڤایرۆسیەکان و دژە بەکتریایەکان یاخود دەرمانەکانی ڕێگریکردن لە دووگیانی چۆن سەریان هەڵدا و ئەمە کۆمەڵک بابەتی تر باسکراوە لە ڕەهەندە ئەرێنی و بەکارهێنانە پزیشکیەکەیەوە پاشانی باسکردنەوەی کە مادە هۆشبەرەکان چ زیانێکیان گەیاندەوە بە کۆمەڵگەی ئێمە و چۆن بوونەتە هۆکار و کۆسپوتەگەریان لە بەردەم بەڕێوەبردننی کۆمەلگایە دروست کردووە نازانم لە لێخاگەر پرسیارە هەبێ من کۆتا پرسیارە تا چنێک گرنگە هەوڵ بدەین زیاتر لەم جۆرە کتێبانە وەربگەڕینە سەر زمانی کوردی و خوێنەرانی زیاتر بێت لەم جۆرە کتێبانە بۆ بەشە پزیشکەکان بەتایبەتی بەڵێ بێگومان من بە گرنگێکی زۆر گەرۆ لێڕوانم چکە بێگومان ئەگەر من بەلاوە گرنگ نەبووە هەرگیز دەستم بۆ وەرگێڕانی بابەتێکی لەم جۆرە نابرد بێگومان لە بوارە ئەدەبیەکان و لە بواری ڕۆمان و لە بواری شێعر و ئەدەبیات ئێمە کۆمەڵێک لە نووسەران و شاعرانی زۆر بەتوانامان هەیە بەڵام ئێمە لە بواری زانستی پزیشکی و بەگشتی ئەتوانم بڵێم لە زانستەپەتیە جۆر بە جۆرەکانە کۆمەڵێک کێشەمان هێواتە کۆمەڵێک کەسی پسپۆڕ و مختەسمان نییە کە خۆیان تەرخان بکەن بۆ ئەم بوارە و بیکەن بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر بتوانێت بکرێت بە پیشەیەک واتە لە بواری پزیشکیا کۆمەڵێک لە پزیشکەکان خۆیان تەرخان بکەن بۆ ئەوی کە کللتور و فەرەنگی خۆمان لە بواری دەرمان و لە بواری زانستی پزیشکی و لە بوارە کیمیاوی فیزیکانیشە دەوڵەمەند بکەین و بکەینە دەواازەیەک بۆ پەرەپێدان و بۆ دروستکردنی نەوەیەکی نوێ و بەرپرسیار لە کۆمەلگەیە کە بێگومان ئەمە پێویستی بە هەوڵێکی یەکگرتو و گشتگیر هەیە لە سەراپایکایە جیاوازەکانی کۆمەلگایە تاوەکو ئێمە ببینە کۆمەلگەیەکی پێشکەوت و بێگومان زمانی کوردیش بەدەر نییە لەو خاصیەتە باڵا و ڕێکخراوانی کە لە زمانەکانی تری جیهانە هەیە بەڵکو ئێمە خۆمانی جۆرێک لە چاقبەسوویمان دروستکرۆ کە هەڵنەساوین بە وەرگێڕانی زنجیرە کتێبێکی پزیشکی لەم چەشنە تاوەکو ئەو ڕاستیە بۆ خوێنەران ڕوونکەینەوە کە وەرگێڕانی بابەتە پزیشکیەکان بۆ سەر زمانی کوردی هیچ گرفتێکی نییە و ئەتوانێت بکرێت. باشە کاکەژان ئەمە هەوڵێکی تاکە کەسی بۆیان ئێوە گروپێکەکەنین یان ئەوە تا پلانتان هەیە بۆ چەندین کتێبی تر ئایا کەسانێک دەتوانن ئەگەر خولیان هەبێت بۆ وەرگێڕانی ئەم بابەتە زانستیانە چونکە من دڵنیام نەک ئەم کتێبە چەندین کتێبی تر هەیە کە توانرێت لە بەشە پزیشکیەکانە سودی لێ بینرێ و وەربگێڕێتە سەر زمانی کوردی شیری.
بەڵێ بێگومان وەک سەرەتا ئاماژەم پێدا ئەم کتێبە لەلایەن دەستگای جەمال ئەیشفان و ئەم زنجیرە کتێبانی زانکۆی ئۆکسفۆرد بەڵام وەرگێڕانەکەی مەبەست بەڵێ وەرگێڕانەکەی خۆم وەکو هەوڵێکی تاکە کەسی کردومە بەڵام بە پشتیوانی مامۆستا هەرێم عوسمان کە سەرپەرشتیاری ئەم پرۆژێ و پێداچوونەوە بە کتێبەکان ناکات هاوکارێکی بەردەوامان بووە و مامۆسای زانکۆکانم ئەو مامۆسانی کە لە بواری خۆمانە هاوکارێکی باشم بوون لە وەرگێڕانی ئەم کتێبەیە کە ئەم کتێبە پێم وابێ نزیکەی 300 لاپەڕەیە بێگومان ئەم کتێبە وەک باسم کرد هەوڵێکی تاکە کەسی منە و لەلایەن دەستگای جەمال ئەیشفانەوە بە سەرپەرشتی ئەوان چاپ کراوە بڵاو کراوەتەوە بەڵام بۆ ئەو مەسەلەی کە ئەگەر کەسێک توانای هەبێ و وەرگێڕانی بابەتی پزیشکی بکات بێگومان وەک باسم کرد پێویستەکە ئەو کەسە لە ڕووی ئەدەبی و لە ڕووی خوێندنەوە پاشخانێکی معریفی زۆر بەهێزیە بێت چونکە پێمە ئەبێت زمانێکی ستاندارد تا ڕادەیەک ستاندارد چونکە بێگومان ئێمە ئێستا زمانی ستانداردمان نییە بەڵام زمانێکی یەکگرتو و تا ڕادەیەک لە ڕووی ڕێنووس و خاڵبەندی و ڕێزمان و شارەزاییکی باش هەبێت و پاشانی خوێندنەوەیکی قوڵی لە مەسەلای هەبێت و چەند شارەزای زمانی ئینگلیزی بێ ئەوەندە شارەزای زمانی کوردە چونکە گەرێمە قوڵایەکی تەواومان لە زمانی کوردیانە بێت ناتوانین وەرگێڕانی بابەتەکان بە ڕەوت و ئاراستەیەکی ڕێکخراو ئەنجام بدەین. کاکەژان ئەگەر قوتابیەکی دەرمانسازی یان کەسێک حەز بکە ئەم کتێبە بخوێنێ لەکوێ دەستیەکەوێ؟ بەڵێ ئەم کتێبە لە ئێستاە ئەم کتێبی دەرمان و کتێبی خۆراکیش کە پێشتر بڵاو کراوەوە ئەم کتێبانە لە دەستگای ڕۆشنبیری جەمال ئەیشفان بەردەستن و لەوێ کەسی خوێنەر ئەوانی کە ئارەزوومەندی خوێنەوەی کتێبانە توانم کتێبانە وەدەست بخەن و کۆمەڵێک زانیاری دەربارەی زانستی پزیشکی و دەرمانزانی وەدەست بخەن. دەستەکانە خۆش بێ سپاس دەکەین. زۆر سپاس دەکەین بۆ ئامادە بوونە زۆر سپاس بۆی کە هەوڵێکت داوە سوودێک بە کۆمەلگا بگەیەنیت و بۆ هەموو ئەنیشی کە هاوکارت بوون. زۆر سپاس بۆ هەژان قادر وەرگێڕی زانستی و قوتابی بەشی دەرمانسازی کە لەگەڵمانە.